خۆشەویستەکانم لە ئەم ڤیدۆیە باسی ژنی چاک و پیاوی چاکەکەین. ڕۆژێکیان لە بەرنامەیەکە مقابلە ئەکرا لەگەڵ پیاوێکە کە 15 ساڵ بوو ژنەکەی مردبوو. پیان وت بۆچی ژن ناهێنی؟ سەری داخست و هەناسەیەکی هەڵکێشاوتی ئاخر کەس نابینمەوە وەکو ئەو. مدیرەکە عەجایبی هاتوتی بۆچی؟ وتی با یەک مووقف و هەڵوێستی بۆ باسکەم. ڕۆژێکیان وەکو هەموو ژن و پیاوێک کێشە بوو، کێشە دروست بوو لە نێوانی من و خێزانمە. تووڕە بووم، وتم ڕۆرەوە ماڵی باوکت. ئەویش وە بێدەنگی خۆی کۆ کردەوە و چووە ماڵ باوکی. دوای هەفتەیەک زۆر پەشیمان بوومەوە. چوومە شوێنیە هەر لە دەرگامدا و خۆی دەرگای کردەوە کە چوومە ژوورەوە باوشی پیا کردم و لە بن گوێچکمان بە هێواشێکەوە وتی هیچ باس مەکە چونکە من هیچم بۆیان باس نەکردووە. وتمە ئەو ڕۆیشتووە بۆ سەفەر بۆیە من گەڕاومەتەوە. سیرکەن بەڕێزان، سەی ئافرەتی باش بکەن. هەروەها ڕۆژێکیان ئافرەتێک ئەگەڕێتەوە ئەڵێ پاش 18 ساڵ ڕۆژێکیان چێشتێکی خراپم بۆ مێردەکەم کردبوو. مەجالیش نەما چێشتەکە بگۆڕم، تازە هەر ئەوە بوو خستمە بەردەستی. ئەڵێ بەتەمای ئەوە بووم کەوا تووڕە بێ، بەڵام ئەو هیچی نەوت و زۆر باش لێی خوارد. دوای ئەوە قاپەکانم کۆ کردەوە و خەریکی شۆردنی بووم و یعنی لە مێشکی خۆما بوت باشە چۆن تووڕە نەبوو، چۆن هیچی نەوت. ئەڵێ لەم حاڵەتا بم لە پشتەوە باوشی پیا کردم. ئەڵێ منیش وتم ئەوە بۆوە ئەکەی، هەنی بەسەر سوورمانەوە. وتی ئاخر تۆ ئەمڕۆ پاش 18 ساڵ خواردنێکت دروست کرد بوو وەکو خواردنی بووکی تازە، بۆیە منیش حەزم کرد مووقفێکت لەگەڵا بکەم، یعنی ئەم باوشەی کە لە پشتۆ باوشت پیاکەم وەکو زاوابووکی تازە. سیرکەن بەڕێزان، ئەگەر ژن و مێرد ئاوا لەگەڵ یەکە معاملە بکەن بەو سێنگ فراوانیە بڕوانە کێشەکانی نێوانیان و هەوڵ بدەن چارەسەریکەن، بەڕاستی هیچ کێشە دروست نابێت لە بین ژن و مێردە.